والله بەو چاوانە دیتیتمان لە زیندانەکانی کوردستان کاتێک ئێمە زیندانی کراین لەوێن دەربالغ بوو خۆی ناسی بوو لە منداڵیەوە گیرا بوو تا ئەو کاتیش مەحکەمەی نەکرابوو. چ ظڵمستەمێکە بەس لە سەروەی نوێژی بەیانیانی بە جەماعەت کردیە، بەس لە سەروەی ئەهلی مزگەوت بووە، بەس لە سەروەی گوتیتی لا ئیلاهە ئیلا الله، بەس لە سەروەی گوتیتی یارمەتیت نادەم لۆ گەندەڵی، لۆ بێدینی، لۆ بێشەرعی، لۆ ظڵمستەم. بەڵێ پیرەژنێک پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام پشیلەیەکی زیندان کرد، نەک موسڵمانێک نەک مرۆڤێک، پشیلەیەکی زیندان کرد و حەبسی کرد حتا مرد. نەیدەهێشت کەوا ئەو پشیلەیە بخوا و بخواتەوە، زیندانی کردبوو ئەزیەتی دەدا هەتا پشیلەکە مرد و گیانی لەدەستدا. پێغەمبەر فەرمووی ئەو پیرەژنە بەهۆی ئەو پشیلەی کە کوشتی چووە ئاگری دۆزەخ، چونکە نەیدەهێشت نەبخوا و نەبخواتەوە. چەند جار زیندانەکانتان وا لێ کردیە بەرپرسەکان، نەتانهێشتیا تا درانگی شەو یان درانگی ڕۆژ تەنها دەستێک بە ئاو بگەینی کەوا مافێکی گچکەترین مافە. چەند جار مسلمانان و داعیەکان و مامۆستایەکان نەتانهێشتە لە زیندانەکان تەنانەت نوێژە فەرضەکان ئەنجام بدەن. چ لە خۆتان دەکەن مەنازە بەو ڕوتبەی سەرشانت، بەو حیمایە و دەسەڵاتەی کە لە دەستە، وەڵڵاهی خوا سەرشۆڕ دەکا، چاود ئەبلەق دەکا. ئەوە لە قیامەتدا تۆڵەکانت لێ دەستینتەوە، ئەمەش ئۆخژنی دڵمان دێ بەلات دادەین ئەو کاتی دەڵێن ها فلانە کەس کە ڕوتبەکەی هەندە گەورە بوو فیسارە کەس، خوای ڕەب العالەمین تۆڵەی مسلمانانی وا لێ بستینەوە.